ويلها رينا زانا يا ركم چەندە جوانە ويلها رينا زانا يا ركم چەندە جوانە خۆمڕۆی دێنم بە یاری چەرچێگوڵ و ڕێحانە. خەلیل عەبدوڕەحمانی هونەرمەندە گوێ لە یەکێک لە گۆرانیەکانی خۆی دەگرێت کە نزیکەی 40 ساڵ پێش ئێستا تۆماری کردووە. چەرچێگوڵ و ڕێحانە وای چەرچێگوڵ و ڕێحانە. ئەمە بەرهەمی کۆمەڵی هونەر و وێژەی کوردیە. ئاوازی کاکواران محەممەد قادرە هۆنراوەکەشی ئەکتەری بەناوبانگ کە حەمەڕەشی هەراسە. ئەم گۆرانیە ئەو کاتە کە ئێمە تۆمارمان کرد تەقریبن ماوەی زۆر پێوەی مەشغوڵ بووین چونکە لەبەرەوە ئاوازێ بوو با من خۆم وەسفی نێم ئەوە خەڵک جوان تەقیمی کرد و وەسفیەوە شێشی تازەگەریش بوو تا حەدەس و چەند ڕیتمێکە گۆڕێ تیمامیان زۆر پێە. ئەو بەم شێوەیە سەرنجی خۆی لە مەڕ هونەری مۆسیقا و گۆرانی کوردی دەخاتە ڕوو بەراورد بە ئێستا و بەڕابردوو. بەڵام ئێمە و کاتە هەوڵمانە شتە جوانەکان بۆ ئەم ڕۆبیێڵینەوانێ ئێستاش تۆ گوێ لە گۆرانیشی هونەرمەندێکی کۆنەگری کە گەنجێکی تازە پێگەشتوتە لە خۆتۆ هەستێکە لا دروزە بێ شتێکە لا دروزە بێ بۆ چونکە ڕەسەنایەتێکی تیا بۆ ڕەسەنایەتی لە هەر لە دەنگەکەنە ڕەسەنایەتی لە هۆنراوەکە لە ئاوازەکە لە مۆسیقاکەش. بەڵام بەداخەوە ئێستا من حەز ناکەم هەندێک شتێکە ئیسارەی بکەم زۆر کات دەرخستنە خۆ دەرخستن. نیگەرانە لە گوزەرانی ژیانی ئێستای و دەڵێت لە ماوەی ڕابردوودا حکوومەتی بەعەس لە کارەکەی دووری خستوتەوە و حکوومەتی هەرێمیش لە بری بەدەنگەوە هاتن پەراوێزی خستووە. موچەیەکم نەبێ ئیشێکم نەبێ من ناتوانم چم هەندێک ئیژە حسابی بکەم بۆم ناکرێت تەمەنێکم هەیە ئەگەر من ئەگەر موچەیەکم نەبێ و دڵم خۆش نەبێ وەران چی بڵم دەزیرۆیم نەکرێ بەچی چێ دەزیرۆی دەکا وەرە پێم بڵێ چێ دەزیرۆی دەکا کەس نییە بێ دەزیرۆی بکە. خەلیل عەبدوڕەحمان ساڵی 1954 لەدایک بووە لە بەشێک لە شارەکانی هەرێم و عێراق گۆرانی چڕیوە خاوەنی زیاتر لە 10 بەرهەمی تایبەت بەخۆیەتی و ئێستاش لە شاری سلێمانیدا دەنیشێت. شاڵاو عەلی NRT سلێمانی. بێتاقەتی خۆمان دەرەبڕین و باسی کۆنەکەین و باسی